امزیدت لسر بازار عرب واستن رزدار هی من علیکو به من چینی ته ناس کرنو رزدار زریان شیخه کو به زریان امریکی ته ناس کرن دو بازرگانین اتومبیلان هل استودیو میوانین منه هم بخیر هاتن سپاس با آمده بوندن بازارتان اتومبیلی چینیه کن دلین خوشه گرم بوا بازاریشتان دلین سسته او سستیا بوچی به اسایی نبیرتن وکو هندک معامله کاران بین زمانی خویان استا لحات نجوروتان تا ایرا اوی اتومبیلی چینی هبوا قصيق بو اوی اتومبیلی امریکیان ولاتکی دیگه هبوا قصيق بو بدری خوی نبو که دیل کرد كاكا كوال بالنسبة سعري تشاني وسعري أمريكي براستي أجبرين بازاري باش نیه بازاری زوزر باش سعری چینی بالنسبة بازاری زوزر باش بلام اوانی که سعری چینی دکرن همو کسک نایکری اوانی که پیشتر سعری امریکیان هبوا يعني ناتواني زار شدي بقرته دواوا بتسي سعري چاني لي بخري باشا زور بزحمت كين ذكرن كاك بقرآن لكاك زرياني سلاو رزم هي لبوي بخوای اوی استا باز دکا باسی سیاره امریکی دکا استا بخوای پی نافروشه بیتن چاینا چی لمن بکری باشا واضحه وكاك زريان باشا استا بي نافروش اوي كامريكي هبوا باشا كاك زريان بازارتان وايد هاتوا واقعه كلا دستان دار شوينيه كاكي من باز دكا بو شوينيه او هاي كاك زريان باشا والله روجانا اگر امن روجانا اگر سياره كاك زرياني دي فروشي اگر وقرم روجي 100 سياره ورقرم لكابري دي باشا باشا بيشي اوا والله بسياره كمان بسياري خلقيشه باشا كين اواني استاذيات تشيني دكرن كاك زريان باسي ودكاتن كهمو كسك ناكري اشتواني امن ماموستاي جامعي استاذ دكتوري هولي روجاني دكنا من سياره سيني دكري سيجي دكا ديتن دكري اوي دكري كاكا اواني بالنسبه سعري تشايني اواني كتابيلي سعري تشايني السطا هاشتاي اواني كتازه درنا شوفير تازه انجازي دكنو درنا شوفير باشا بونمونا كسك سعري كان اللوكانيه كاكا يدب تشوفير اي سعري كسك سعري ديما ولا كاكا كسك سعري امريكي هبوبي الماني هبوبي باشا سعري ياباني اصلي هبوبي باشا يعني ذكرته دواء بسي سعري كيف فروش بسعري تشاني بكري روجانا دي تكنا من محاله بيتوا او اوتومبيلانا بوهم مواصفاتنا وكباز داكيتن اوتومبيلي تشيني واي نكر بيتن كدوا كريزيات لسر بيتن كاكا بالنسبه مواصفات اما دائما رين ماي بلاو دكينو وخلشو شار دكينو سعر سن مواصفات زياتر بي كيشي زياتر لبدهاتو بو او تجربه ماني اما لسه سعر امريكيش سعر سنت مواصفاتي كم تربي مصروفاتي لدهاتو كم ترى مصروفات شيء شلون كاك كان بالورن كمو ساري كاك زرياني كدينيتن والله لو برنامج اگر ساري كاك زرياني كلد لامريكا ودينتن امارات اگر او اشياء سينيه لبونا نبستي لو سياره جرانت رادوس كبك كلين تايتل دي باش تشكي دي واضح انك كاك زرياني شكي من بردي بالنسبه بردي سالسي سيني بردي نارم كاك من بلان بهمان كواليتي هي بيشي درم هر هم اشياء كان بهمان كواليتي ديد بهريمي كردستان او كواليتي لا تشي بارچه دك كان او سياره است امن دي فروش سين لو خو درستي دك اصلا يجي 2026 هر سياره نافروشي بلان داوتريد بو كشو هواي ناغون او كدروس كراو بو كشو هواي ما مكان او تصال ورز بالروا من لو شيء دكام دستان هاد ديان جو دستان استا هاوين هاد ديان بيوايدينا تو هم سياره كان خو بس بيوايدينا بيوايدي او سياره بيوايدياني كديت دستان كاكاوار اما فيديو معناها لامارات الامارات نفسي سعر كليره بس عفده ورقه دفروشه الامارات بدو دفتروا سعر ورقه ابراهيم يركوانش او سعراني كدينه ما كان دخلتكم بالك كيف جاي ديما خدمتك عين زماني بقى ذاكرانا او سعر دين مرزانه لو فقيري ديما خدمتك بالك زريان طاب يا راسي زماني ديما لا زمان لا يبرست او سعر كدي تحريمي كردستان هندك ولات كهاوردي دكري يشان اذربايجان باشا دەسیتە هەندێک وڵاتی پاشکەوتوو هەیە بۆ نمونە ئەو بیوادیە کە لە بۆ کوردستان نفسی بیوادی لە بۆ ئەوروپا و لە بۆ خەلیج دروست نەکرایە ڕەت دەکرێتەوە لەوێ قورئان
هر داخل يعني تایبەت بۆ کەشوهاوە ما کەشوهاوی وڵاتی ئیسفادە لە مناقشەکەمان جێلە من ڕاگرە ئەتوو دەرێ ئەو سیارە لە بۆ ئەو سیارە ئەمن دەین ئەمان پرسیارێک لە کاکاوار و لە بینەران دەکەم کاکێ من چکایە بەپرسیارەکە بکە کاک زریان قسەی خەڵکی لای کاک زریانیش خەڵکی لای من ڕۆژانە خەڵکی دانم دێنە لای توش بە حەقی کاک زریان نەخۆین کاکێ من کاکاوار بەنسبەت سارەی بیوایدی باشە ئەو بیوادیەکە لە بۆ کوردستان دێتە کوردستان و داخلی کوردستان دەبی ئەگەر بێت و ئەو پاتریەی ستاندەری ئەوروپای دروست بکرێت ستاندەری خەلیج دروست بکرێت بە هیچ شێوەیەک بەو نرخە لە بۆی دەرنانی لە سین لەسەر لیتیۆمی سیارەی ئەمریکیشە ئەمە سیارێک لە کاکێ منی دەکەم یەک دقەبابەتێک تاوەکەی بەس باسی نرخەکانت کرد باشە کاکێ من کەواتە ئەو نرخە کە دەڵێن زۆر نزمن بەراورد بە ئۆتۆمبیلەکانی دیکە لەسەر حسابی چییە ئەو نزم لەسەر ئیسابی ئەو سیارەیە کە دەڵێن مواسەفاتیشی زۆرە زار و بەردی هەیە ئەو مواسەفات لە سیارە ئەمریکی نییە هەندە مواسەفات ئەی بچ ئەوەندە ئەرزان لەبەر هەرجانەکەی ئەو سیارە کە دێتن لە سین بەخۆی دەیفرۆشی ئەو سیارە وەکیلی نییە لە هەموو دنیاە هەموو سیارە سینەکان هەندێک مارکە نا BYD ئەو سیارە وەکیلی نییە ئەگەر وەکیلی هەبلێکمان بە دوو دەفتەری ناچێ ناوێ ئەوە وازە ئێستا هەیەکمان هەیە وەکیلیدا نایە وەکیل نییە ئەوە وەکیل نییە وەکیلی ڕسمی نییە سیارە BYD کاک زریان تۆ نازانم دەزان بەڵام خەڵک ئەگەر دەڵێ وەکیلی نەبێتن پارچەکانیشی دەستداروبەر هەیە لەگەرم ئێستا وەرە عەزکە کەناڵەکەی قەپات مەکە دەچیت سناعی دەکەین هەر لە بڕێژە تا ئاخری تای ئەم ئەشار لۆ دەین با بێمەوە سەر بازاڕەکە کاکێن ماوەیەک پێش لێرە دانیشتین باسی ئەو بازاڕە نامان وتت بە زەرەرەوە دەفرۆشم کاکە ئەو بە زەرەرەوە فرۆشتنەکە با جواب بدەمەوە ئەو دەڵێ ئێمە بازارمان گەرمە چی وای لێ کردی کە قسەت بگوڕێت بەراورد لەگەڵ دوو مانگێک قەزیە زەرەر و قەزیە بازار خۆشکردنەکەی تێکەری وەی مەکە قەزیە زەرەر لۆم ڕۆن کردیەوە قەزیە زەرەر هەندێک بازرگان لە بینی هەولێر و سلێمانی هەیە دەیهینی لە ئیمارات دەنی خودی سیننارێم هەیە دەیهینی قەزیە منافەسەیە ئەو لە بۆی دانانی ئەوش لە بۆی دانانی ئەو وەرەقەش دەینتە خوار ئەو وەرەقەش ئەوە قەزیە زەرەرەکەیە ئەم خودی سیارەکەی نارێ باشە بەڵام ئێستا بە زرارەوە دەفروشی دەتوت بە زرارەوە دەفروشە ئەو کاتی ڕۆی باسی ئێنجیمان دەکرد ئەمە باشە باسی BYD دەکەین ئێستاشن دەکەی لە ئاستی خۆتی هەندەکەی دەهێنی بازار بێتە خوارە عین زەرەر دەکا هەر سیارەکە زۆر بێ دیژی هاتوتە خوارێ نرخەکەی BYD AMG برم بوویتەوە AMG بە 100 وەرەقی بوو بەرنامەکەم کردێکوانە AMG ئێستا بە 120 وەرەقی ئەو جوڵانە ماوەیەکی کەمی کورتدا بوچی دروست بووە هۆکارەکەی چییە نییە دەوڵەتەکانی کەش دەبن ئێستا ئاخر دەوڵەتی سینی دەبین ئاخر دەوڵەتی برام لێرە دەمەوێ هاوڵاتیان وشارکەمەوە بەڵێ ئەوەی کە سارەی چانی دەکرێت لە بیدایەت نازانی کە ئەو سارە چینیە پێویست هیچ سارێکی چینی نییە لە نۆتوێک بە خواری ئۆکتانی بنزینی لە بۆ بی بە ئامیش دەرکوانە مەجالمان ئەوە قسەی من نییە یعنی زەمیرمان ئەو زەمیرە بی خەرک بسی سیارەش لێدرا بکرد لە چینەکەی من باشترا کاکێ من ئەمە لێرەوە شار دەکەمەوە کاکێ من مەجارم لەوەی بینەران ئیسفادە لە مناقەشەکە وەگرێت ئەم لێرەوە تەیدی قسەی کاکێ من دەکەم ئەو سیارە خراپانەی کە هاوردە هەرێمی کوردستان دەکرێت لە ئەمریکا لە راپۆرتەکەی وا دەنووسێت کە مافی چاکنەوەی نییە یعنی بەداخەوە ئەو سیارە خراپانە بە هەرێمی کوردستان ساغ دەکرێتەوە ڕێنمایی دەرچووە ڕێنمایی هەیە نابێتن ئەو جورە ئۆتۆمبیلانە پێشترنەوە هەرێمی کوردستان کەواتەوە کاکاوار پێشتر ئێستا ئەمە سیارەمان داخل هەرێمی کوردستان بووە ڕەفسی مروری وەرگرتیە ئەگەر نابێ عیلاجێک لە بۆ ئەو سیارانە باشە ڕەفزی وەرگرتووە
بەڵام ئێستا خەڵکی مافی خۆی نییە نێتەوە ئەو ئۆتۆمبیلانە لێدراوەکان بکرێتەوە لەبەر کاکاوان لەبەر ئەو سارە خراپانەیە خەڵک یعنی باکۆتی ساری ئەمریکی کردی لەبەر ئەو سارە خراپان ئەم ساری ئەمریکی باسی ئێستا ئێستا ساری ئەمریکی نەیە دەنە کوردستان زمانی 3 سال بە مستعملی دەدەم باشە فەرمی بکاکە ئێمە سارە 0 کیلۆمەتری هەیە با زمانی 3 مانج پاک کرد ئەمە زمانی نرخی بازارە نرخی بازارە لە بازارە زیاتر دەفرۆشم ئەمە کاک زریان لەبەرەوە من بەخۆم لە ئەمریکا دەینم سارێکی ئەمریکی هەر کەسێک لێرەوە لە میکڕی زمانی 3 ساڵی سارەکەی دەکڕم هەر ئەوڕۆ لێ بکەم سبەی مەصرفە لە کاکاوان با زمانی پاکەکەی بدا ئەمن پاتنی هەتا زمانت دەمێ نادەی ئەگەر زمانی بدەی کاکە مەسنەعی دانێ شێری چاکردنەوەی دانێ کاکە برادەرما بێن و چا دەکات ئاخر فرانکەس ئەو قەرارە حکومەت گرنگترین قەرارە کە لە بۆ سارەی چانی سیارەش ئەمریکی لێ بکڕم هەر هێشتا سوانە 2 ملیۆنی مەصرفە ئەمن لەگەڵەوەی من ئەمیش باسی کە بەڵێ نە ئیمارات ئیمارات وەرەگری نە ئەمریکا لە خۆی چاکە مافی کاک زریان دەخۆی بەکات بدەنی لە یەکدی تێبگەین تکایە بزەرە بینێریشمان لێ تێبگەن کاکاوان خزمەتت تکایە بە قسەی خۆی تاواژێتن کاکاوان لێرەوەمان بڵێ بۆچی بە دووسێ خاڵیش بێتن باشی و سەبەب بێتن کە بەڵێ بین ئۆتۆمبیلی ئەمریکی بکڕین ئێستا بەپێی ئەو ڕێنمایە کە هەنە کاکاوان یەکەم ئۆتۆمبیلی ئەمریکی کە خەڵک نایکڕی لەبەر پارەکەیتی ئۆتۆمبیل ئەمریکی بە هەموو کەسێک ناکرێ ئەوە یەک باشە دووەم شێت ئەمن زۆر کەسێ باسی سارەی چاینی دەکا یا سارەی ئەمریکی دەکا ئەمە هەموو کاتێک لە ناو لایڤ ڕوشەوانە لایڤمێ خەڵک وشار دەکەمەوە کاکاوان یعنی لێرەوە خەڵک وشار دەکەمەوە سارەی ئەو سارانە کە هاوردە ئەمریکان کە داخلی هەرێمی کوردستان دەبی خراپترین سارەی سینی بڕۆ بیکرا لە لێدراوی قورسی ئەمریکی باشترە بۆ باشترە ئەو سارە خراپانەی کە زۆر حادیسیان وێرانە کە ئەمریکا مافی چاکردنەوەی نەدایە دێلە وڵاتی مەچا دەکرێت و کرێنی فرۆشتنی پێ دەکرێت ئەمە سارەن بینێ ساری ئەمریکی خوار دەڕ باشە بە پێی ڕێنماییەکان ئێوە ئەو ئۆتۆمبیلانە نەهێنن ئێستا بازارتان بەپێی ئەو ڕێنمایانە لە ساڵی 2026ەوە بکەوتە بواری جێبەجێکردنەوە چ جورە ئۆتۆمبیل هەر خۆتان دەهێنن هەر بازرگان هەر بەخۆمان ئەمە پێشتریش ئەو ساوە حادسە قورسانم ئەوانە هێنە بەپێی ئەو حادیسانان لەسەر نەبێتن تێناپەڕێتیش لە سنوویش تێناپەڕێتن ئێوە ئاراستەی بازارەکە لە 2026دا بەرەو کوێ دەبینن کە ئێستا هەموو باسی سزبوونی ئەو بازارە دەکاتن کاکاوە بازار گۆرانکاری بەسەردا ناکرێت خەڵک بە دوو هەرزانی کەتیە بەڵام لە کۆتاییەکەیدا بازەکەی دەدا چییە؟ ئەوەی کە سارەی شانی دەکڕی ئەدی ئەوەی کە سارەیەکی چاینی مقاومەی 50 ساڵی نیە لە سارەمانەیە کاکاوە سارەمانەیە مێسلیسی 1990 تا ئێستا لە زادەی دەبیندرێ سارەی مازگەی 1990 تا ئێستا لە زادەی دەبیندرێ کاکێ من کارە ساتە باشە کاکێ من شەکی کاکاوە برام کاک زریان ببوورە BYD 2012 و 11 و پێشکە ئێستا لەسەر جادەماوە ئێستاژمە بەو شێوەیە کە سەرەتا هەبوو تو برێ سیارەك هەتا میلیۆن سیارەکەت جەنابی ڕزایتەوە بەڵام سیارە هەیە ئەمریکی 2005 و 6 هەیە لە زادەیە کاک زریان سیارەکەی جەنابەت ئێستا کە دەینی هیچ وڵاتە گوەری دەگری باشە ئەتو باسی بالێرە خەڵکی وشار کاکێ من باشە باوەڵامەوە کاکێ کاوان سارێکی ئەمریکی بڕۆ لە ئەمریکای بینە ئیمارات 2020 2015 داوا لە وڵاتی ئیمارات بکە ڕقەمەکە دەداتێ لە بۆ دەبەستی پێشوەرەوە کوردستان بەڵام سارەیەکی چاینی ئەوەی کاکێ من دەینی لێنیە لە ئیمارات دابەزی بچی داوای ئەوەی کە بدایە باسم کرد دەستە و هەندێک وڵاتە پاشکەوتوەکان یەکێک وەکو وڵاتە ئازربایجان ئەو سارە جەنابەت بالوشی ئەو سارە ئیمارات واتە قبوڵی نییە قبولی هەیە بەس خەریجەکەی قبوڵە ئەمە دەدەین وعد لەس دەستی مامەی
پێکۆدەچین سیارە سواری سیارە سینی دەبین کاکێ من یعنی بارانابی ئەمەش خەڵک لە دیارمانە چەندێکن خەڵک لە ئیمارات دەژین خۆشگە پەیوەندیە با ئێستا لە ئیمارات پەیوەندی پازدە ڕۆژ نییە هاتیمەوە بەڵام دەڵێ بەپێی ئەوەی کە ئیمارات دەیەوێتن بە شێوەیەکی دیکەنێک ئەوەی کە ئێستا دێتە ئێرە ئەمە دەینم ئازگە بڕ هەمان ئەوەی لەسەر جادەکانی ئیمارات لە بۆ زانیاری تو لە بۆ بەڵگەت بڕۆ ئەو پلێتەی سەر هەموو سارەیەک پلێتی هەیە لە مابینی دەرگای پشتی ساق و سایق بڕۆ لە پلێتەکەی چ نووسایە ئەگەر بە عەرەبی نووسایە ئەگەر بە عەرەبی خەلیجیە بەخۆی بیوادی ئەمە بە زەربی لەگەت دامی نەک پلێتی ناو سندوقشی نمایە باسی ئەمە باسی بیوادی نمایی تو با پێت برێن بیوادی یەکە لە سارە باشەکان ئەمە بازەربی سفر نەکەین سارەی بیوادی لە تێستای باشترە بەڵام ئەو بیوادی کە دێتە هەرێمی کوردستان بازار ڕێش ئەوە نا پاتریایی کە لەسەر تێسلایە سین دەنێری ئیسە بیوایدێ وەڵڵا ئاخەلە بۆ خۆی کاچی من کاکێ من کە لە بە خۆی دروست دەکە ئەو نەو ئەپاتریە نییە ئەو نەو ئەپاتری دروستکە بەو نەو عەشتەکی بەو نەخەت دقیقه کاک زیرا مجال ما بديت كا فرمو با كاكمي جواب خو بداتوا بي واي دي همان بي واي دي تشيني نيرزوا بولاتي ديكا وكو اردن ركراتا هاتو العراق الاردن لو هاتو العراق كاكا اردن مانك بيوادي ورنقد او سياره لو اردن دتسو هر هم بوشي وري نقد قلت يا من دموي او سياره اردن الشاي هبي غرازي هبي دعاء اللي ندلق يعني كل بولي روانا به ليك وانا شيء الشيء وقع واش الشكي ديكا لبوك سكاني راسي ديتي سكاني كنالة مشي كنال 24 كنالة شو زور بيش كنت دتوانن داتاي وقرن لاوروبا لخليج داتاي وقرن زي ما ساري مثلا داتاي وقرن سيارة داتي بس 50 ورقة بي واي دي والله لبريطانيا بقولتي او سيارة ديك وانا بكرم تصار دفتر رادوستي همان سيارات تو باتي تصدقي كاكي لونا ساكن شاي ليش سيارة كل او سيارة اما دينا بحكمة هل يتم ورنا بس او دنجتك او دنجتك دنجت بطاوي ناقاتن لسر خدتك كاك همن جلب راه خضر او سيارة استا امن دينم لا ترشاي حكومة سي دفتر دو دفتر بس قمرك دي ولا دي حكومة يرم هيز لمن ورناغري او سيارة هايبريدانه دريم امن دس خوشي لحكومتي ده كان بشتي بازرگانه كان يقرت لي الكوان دينم كاك زريان امن دينم 400,000 حكومة قمركم لي وردك باشا كاكاوار ناو موبايلك ما ساري بيوادي بصفر كيلومتر هاتيا دوازده عدد لنا ومخزن عاتله باتريك بوي دريتسه يكو كاري ديكا زنابي ساري هنا براوة درتسوا أمن لقل دامة كاكا أمن وابخون بخير ساري خراتري ساري سيني لساري حاسي قرسي أمريكي باشتر أمن وابخون كاكزريا بايد مجال بدنا كاكا أمي ساري هي براوة شانسي إرباك تقي الراداري نيا هيا وشان أمويا 4 مليون مصر أما بخون كاكو شان كانوا كاوجر ساري بكوشي زي ساري أتدنيا هزولات ورناگری والله بس كرابتي كاين دو باش ورناگری باشا كاكي من شتكي ديكا استا اويكا يك خالد ديكا بابو مان روم بيتوا بو بينرا كاني شروم بيتوا استا سيري بازار بكاين بازاري تشينو او منافسه لقال ولاتين ديكا دروز بوا لقى همو الدنيا لقال همو دنيا دروز بوا او همو لقال همو دنيا دروز بوا او اوتومبيلانه كدا تشن بو ولاتين ديكا كلاويش دروز بوا اجل لوي دالين لسر حسابي اويا كبكميكي جورة دكرون لبر أويا بنرخي أرزان ترد فروشتن إيرا أو هي بكمية جورة أو هنا تام بيتن لسر حسابي أو أنا بيت كواليتي بيتن كاكا يا جاري كاك زلام بيو كاكي كاك زرياك دقة كاك كاور بالوشي كمو تشتيوانيا سين يك عدد دفروشي كمو زيادينيا بس باش ما تصار ماك بيرشتا داشكانه چكي ستا 15 لسياره خوش بو باشا ستا 15 باشا وكو او ابو بازاري اي خوش دو اس زيادة تان هنا ونخي ازانت لو همو دنيا لو ماركه كدرستي دكا ستا 15 داشكاني كر امنيش دير كوانا ستا 15 داشكانم كله خرج كاكا ولا همو دنيا اسان كريم كر فقير استفاده بك خلي كده تم سياري هرزان كاكا فقير لا بكري فقير جيش سياره شكر لي درا جيش كاكي من باشا جيش كاكا ولا همو دنيا كساره دروز دكري ساره شي ماركه دروز دكري بعدد دروز دكري باشا بعدد تاكولات سينا كبيدا قلت تشاينا بس لبازار سين لو انا خلق رخنا قبل ما بعدد دروز دكا
کراوە. بەبێ عەدەد یعنی مەفتوحە ڕۆژانە چەندی دروست دەکەی لە بۆ بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان دروست دەکا و دەنێت. سپاس کاک زریان شێخە کە ناسراوە بازرگان بەس لێرەوە پێشنیارێکی زریان ئەمریکی بەڵێ کاکێ من چینی سپاس بۆ وڵی کاکە کاوان لێرەوە زۆر بە کورتی زۆر بە کورتی ئەمە هەموو کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان پەلە دەکا لە قەرارەکان کە دەیستە بواری جێبەجێکردن ئەگەر لە مەسلحەتی خۆی بی بەڵام ئەگەر قەرارێک لە مەسلحەتی هاوڵاتی بی یعنی زۆر بەبەتی و ئیشی لەسەر ناکرێت بۆ نمونە سارەی هایبرێت ئێستا هاوتای حکوومەتی عێراق لێ بکرێت سارەی هایبرێت کە وەرناجی لە سارەی ڕەقەمکردن یعنی هەندم بگەینە تکایە ئەمە قسە هەموو هاوڵاتی هەرێمی کوردستان دەکەن ئەوە سارە زنای 20 وەرەقەی دەچی هاوتای پێشنیازەکەی بەوازحی بدەتکە هاوتای حکوومەتی عێراق یعنی پارەی ڕقمکردن تابلۆ لێ خۆش بی وەکو ئەوی بوو کارەبایی کراوەمە بەست وەکو کارەبایی گومرگم لێ وەرناگریم دەستخۆشی لێ دەکات وەکو هاوتای ینی لۆ دیفاع ناکە کاچی نەماتینە لێرکوانە قسەی خەڵک بگەین پێشنیارە چی دیشم زۆر بە کورتی پێشنیارێکە لە بەرەوەی بەرنامەکە ئابووری ئەگەر سپاس دەکەم ئەگەر کاتم بدەیت زۆر بە کورتی کاکە کاوان بەنسبەت ئەمن پێشنیارێکم لە بۆ وەزارەتی ناوخۆ و حکوومەتی هەرێمی کوردستان پێشنیارەکەم چییە؟ ئەو شارانەی کە خوار مۆدیل داخل دەبن 24 و 25 و 26 ئێستا داخل دەبی ئەوانەی کە خوار مۆدیل یعنی ئۆفەرێک بدەینە خەڵک ئەوانەی کە سارەی مۆدیل کۆنیانەیە ساڵی 90 و خوار نەوەتەکانیشانەیە بتوانی سارەیەک لە خوار ئەو مۆدیلانەی کە داخل هەرێمی کوردستان دەبی بتوانی سارەیەک بینی ئەو کەسێک کە سارێکی کۆنی کەم دەرامەتە ناتوانانی سارەکە خۆی کاتەوە لەبەرەوەی لە ئەمریکا سارەی خوار مۆدیل زۆر هەرزانە سەیری کە لێرە وڵاتمان پاک دەبیتەوە شارەکانمان جوان دەبی بەنیژی بە پاک دەبیتەوە و کاک کاوارجیان حکوومەتی هەرێمی کوردستان بەواستای ئەو قەرارەی دەتوانی داتش چاک کۆکاتەوە و هاوڵاتیش ئیسفادە لە قەرارەکەی دەکات قەرارەکە وەکو قەراری تەکسی نەبی سەیری کە قەرارێکی تەکسی زۆر لە 2026 ئەو بڕیار و ڕێنمانیوەی دەکەنە بواری جێبەجێکردن قەراری تەکسی باس ئەو قەرار دەکەم و کۆتایی دەین قەراری تەکسی کە درا قەرارێکی زۆرە لەبوو دەبایە پرس بە کەسی شارەزا بکرێت لەو بوارانە قەراری ئەو قەرارێکە لە بۆ کەسی دەرچوو سارەی خصوصی کە دووبارە بێتەوە جادە قەرارێکی زۆر پێشنیازەکە تار بکردی بە 5 کاتم نامە سپاس دەکەم زۆر سپاس عەزیزم سپاس بۆ بازرگانی ئۆتۆمبیلان سپاس بۆ دەستان خۆش دەستان خۆش